لە کۆتا کاتژمێرەکانی دوای نوادەی ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێران بۆ چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵات و کۆکردنەوەیان لە چەند کەمپێکدا نزیک دەبینەوە هەر بۆیە جموجۆڵەکانیش زیادیان کردووە. بەیانی ئەمڕۆ قاسم ئاڕەجی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی عێراق خۆی گەیاندە هەولێر و لەگەڵ ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم کۆبوویەوە. ئاژانسی هەواڵی عێراقیەش دەڵێت سەردانەکەی ئاڕەجی بۆ بەدۆداچوون و تاوتێکردنی ڕێکارەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەمنیەکە و پاراستنی ناوچە سنووریەکانە. لە کۆبوونەوەکەدا جنێن پلاسخارد نێردەینەتەوەی گرتوەکان لە عێراقیش بەشدارە چونکە بەشێک لە ڕێکەوتنەکە بریتیە لە کۆکردنەوەی پێشمەرگە و ئەندامانی ئەو حیزبانە لە چەند کەمپێک کە عێراق دیاری دەکات و لەژێر سەرپەرشتی نەتەوەی گرتوەکاندا دەبێت. بڕیارە شاندەکەی ئاڕەجی بە یاوەری شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی ناوچە سنوورەکانی برادۆست بکەن لە سنووری پارێزەکانی هەولێر کە پێشتر پێشمەکەکانی چەند حیزبێکی ڕۆژهەڵاتی لێبوو. دوێنێش نەوید میهرەوەر بەرپرسی کۆمیتەی نیزامی کۆمەڵی شۆڕژگەران بە زوومی گوت کە هێزەکانیان گواستراوەتەوە بۆ ناوچەیەکی دیکەی چیایی لە هەرێمی کوردستان بەڵام دوورن لە سنوورەکانی ئێرانەوە. هاوکات هەر ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئێران ئاشکرای کرد کە بەشێکی زۆر لە ناوڕێکی ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ عێراق جێبەجێ کراوە و بەشێک لە بارەگەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات چۆڵ کراون و چەکدارەکانیان براونەتە جێگەیەکی دیکە. ناسر کەنعانی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە کۆنفرانسی هەفتانەیدا دووپاتی کردەوە کە بەپێی ڕێکەوتنەکە پێویستە حیزبەکانی ڕۆژهەڵات چەک بکرێن و بارەگاکانیان چۆڵ بکرێن و لەو کەمپانەدا جێگیر بکرێن کە عێراق دیاری دەکات. ناسر کەنعانی گوتیشی دەوڵەتی عێراق جەختی کردوێتەوە کە پابەندە بە جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتن نامەکە و ئومێدەوار و گەشت بینن کە لە کاتی خۆیدا سەرجەم پابەندەکانیان جێبەجێ بکەن. ناوبراو جەختیشی کردەوە کە سبەینێ 19 ئەیلول دوای نوادەیە و بە هیچ شێوەیەک درێژ ناکرێتەوە.